خۆشەویستان هەر لە ناو بازاری دەربەندی خان ساردەمەنیەکێ کە ئەوی بێتە دەربەندی خان بە دڵنیاییەوە دەبیتن بێت سەردانی ئەو ساردەمەنیە بکات ئەوی بێتە ئەو ساردەمەنی وێنەی دەگرێ و هەڵی دەواسی هەر لە بەرامبەر مەوەری لەگەڵم بزانم ئەوە چمە هەنێکی تێدایە و کابرایە ڕسمی دەگری و دادەنێتن جا بیرۆکەکەشی زۆر جوانە ها من لە هەولێرە ڕاهاتیمە دەمەوێت بچم بزانم کۆ ئیشەکە ئامادەین بۆ دابینکردنی هەموو جۆرە شیرینیە ئەی ماشەڵڵا ئەو هەموو ڕسمە بەس تەماشاکەن سەلام عەلەیکۆم باشی کوڕی ئەحواڵت کۆ ماشەڵڵا ئەو چێ ساعیبی ئێرە شاگردی هیچ فەرقی نییە توش خاوەنی لۆ قسەمان خوا لە هەولێر ڕاهاتیمە لە بۆ ئەو ساردەمەنیێتە دێڵە تەلەفۆنی لۆ بکە بابێتن باش کاکە باشم وەڵاتی زۆر هەندێک وەرە ژۆرێ ئەو کابرا قسەمان لە بۆ ناکە تو قسەمان لە بۆ خەڵکی دەربەندی خانی بەڵێ خەڵکی دەربەندی خانین چ سڕەچ تێدا ئەو کابرایە ئەو هەموو ڕسمەی لەو دیوارەیدا ئێستا ڕسمەکی منی دەگری و لێدەدا دڵنیا بەگەر هین لێرا بۆ ئێستا کامێرە خۆی گرن عەتمان شتێکی دەخۆم مەنزەرێکی جوانە مشتەرەکانی خۆی دوکانەوە ئەجا کە لە هەولێرێ هاتم گوتیان ئێستا ساردەمەنیەکەیە بەو جۆرەیە بەڵێ ڕاستەکەی دیمەنێکی جوانێ سام ڕۆژانە چ دەکەن بە چیەوە خەریکن وەڵای ئەم دوکانە ماشەڵڵا مەشهورە دەمێخان بە پاکوخایەنی یەکەم شت زۆر پاکوخانە احتیمام بدەن پاکوخانە مشتەرەکانیان ئەوی ڕیت یەکا خۆشیانەوێ و دەمیان بە پێکەنینەوە دوای حەزگار ڕسمی خۆیان ساحی دوکانەکە خۆی ڕسمێکی لەگەڵاگرێ و هەر بۆ یادەوەریدایانێ هەر کاتێ ڕۆژ زەمانە ڕام زۆر جوانە یعنی بیرۆکەکە زۆر جوان وایە زۆر دەمێ بزانم خەڵکی دەربەندی خان بەعام خەریکی چییە وەڵای ئێستا دەربەندی خان بەعام ئوتێلێکی گەورەیە هیچ ئیشوکارێکی تیانی هەموو وەستاوە هیچ شوێنێکی گەشت و گوزارە شوێنێکی سیاحیە بەڵام بەڕوانگەی ئەمەوەی قەیرانە ڕوویکرێت هەر لە حکومەتەوە هەر لە هەموو شتێک و هەر لە کۆمەڵایەت هەر لە خەڵکەوە هەموو کەسێک یعنی شتێ ترسێ بەسەکەەوە نییە کەسێک دەست نابا بۆ هیچ شتێک ناکرێت بەخێر بێن سەر چاوم جەبادانشم شتێکی خۆشیش لێرە بخۆم دیمەنێکی زۆر جوانی هەیە تەمەشای هەر لایەکی دەکەی وێنەی تێدا هەڵواسراوە جا من جێەکەی لە بۆ خۆم دیاری دەکەم ڕسمی من بگری و لە جێیەکی بدات ینی بە ستاف بە تەنهانە خەڵک دێت لۆخۆی لێرە دادەنیشیتن ساردەمەنی دەخشتی خۆشیان هەیە دەخۆن هەموو دەوروبەری دوکانەکە وێنەی ئەو خەڵکانن کە هاتوون سەردانیان کردووە سەقفیش هەموو گیرایە بۆ وێنە جوانانە بەس تەمەشاکەن و ببینن بەڕاستی شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە دەورە بزانم چتان هەیە بخۆ گەلێک مەمنونم وەڵاهی چ شتێکتان هەیە زۆر خۆشە تێکەڵە چییە؟ تێکەڵەکەم لەو بینە شاعیریم لەو تێکە شتە تایبەتەکەی خۆیان بخۆم تێکەڵەی پێدەرن تێکەڵەی ئەو ساردەمەنی با بخۆین بزانین مەتحەکەی لە جێی خۆیتی کاستەرەکی خۆش زۆر خۆشە تام مۆتەشی لێ دێ نازانم مەسەلەکە چییە ئەجە بامیش ڕاوەستم ڕسمێکی جوانم بگرن لە بۆ ئەو دوکانە جوانە یاڵە دەستان خۆش بێ شیرینیەکەی دەخۆم و بەردەوام دەبم